ئەو ڕۆژ بە کورتی باسی یەکێکی دیکە لەو حەق و مافانە دەکەین کە مافی دینەکەمانە و مافی ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم بەسەر ئێمەوە و بەسەر هەموو ئومەتەکەیەوە. ئەویش کە بریتیە لە ڕاگەیاندن و بانگەوازکردنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕاگەیاندنی ئەو دینەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕایگەیاندووە و بە ئێمەی گەیاندووە، لەسەر ئێمەش لازمە مادام شوێنکەوتەی ئەو پێغەمبەرین و ئیمانمان بەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم حەق و مافێکی ئەو پێغەمبەرەیە و حەق و مافێکی ئەو دینەیە بەسەر ئێمەی موسڵمانەوە بەسەر هەمومانەوە بە گوێرەی توانای خۆمان ئەو دینە ڕابگەێنین، بە گوێرەی توانای خۆمان سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕابگەێنین. ئەنجا هەر کەسە و بە پێی توانای خۆی، بە پێی لێزانینی خۆی، هەر کەسە و بە ئەندازەی خۆی لە بەرامبەر ئەو دینەدا ئێمە وەکو موسڵمان بەرپرسیارین و هەروەها ئەو دینە لەسەر شانی هەمومانە و ئەرکی هەموو ئینسانێکی موسڵمانە خەمی دینەکەی بێت. ئەنجا بانگەوازکردن لە پێناوی خودای پەروەردگاردا کاری پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت کە بێگومان چاکترین کار و ئیشیش کە ئینسان بیکات بریتیە لە کاری پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت. خوای گەورە دەفەرمێ قل هذه سەبیلی، ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان بڵێ ئەوە ڕێگای منە، ئەدعو إلى الله على بصيرة، ئەمن بانگەواز دەکەم لەسەر بەرچاوڕۆشنی، ئەنجا ئەنا ومن اتبعني، بڵێ من خۆم و هەروەها شوێنکەوتوانم ئەوانەی کە ئیمانیان بە من هەیە و شوێنکەوتوی منن، بانگەواز دەکەین بۆ دینی خودای پەروەردگار لەسەر بەرچاوڕۆشنی، کەواتە پێغەمبەر و صلی الله عليه وسلم هەموو ئینسانێکیش کە ئیمانی پێی هەیە، هەموو ئینسانێکیش کە ئومەتی ئەو پێغەمبەرەیە لەسەریەتی ئەو دینە ڕابگەێنیت بە گوێرەی ئەندازەی توانای خۆی و لێزانینی خۆی. ئەنجا بانگەوازکردن لە پێناوی خوای پەروەردگاردا باشترین قسە کە ئینسان بیکە بانگەوازە برم. خوای گەورە دەفەرمێت ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله، ئایا قسەی کێ لەی ئەو کەسە جوانترە کە بانگەواز بۆ لای خودای پەروەردگار دەکات، کەواتە هیچ قسەیەک جوانتر نییە. وعمل صالحا وقال إنني من المسلمين، وهروها کردەوەی باش دەکات و دەڵێ من یەکێکم لە مسلمانان و لەو کەسانەی کە ملکەچی خودای پەروەردگارن. کەواتە بانگەوازکردن چاکترین وشە و چاکترین کارێکە کە ئینسان لە پێناوی خوای پەروەردگاردا بیکات. بۆیە ئیبن القەیم ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێت بانگەوازکردن بۆ لای خودای پەروەردگار و بۆ دینی خودای پەروەردگار ئەرکی پێغەمبەرانە و ئەرکی شوێنکەوتوانی پێغەمبەرانە. هەر کەسێک خۆی بە شوێنکەوتوی پێغەمبەر بزانێ صلی الله عليه وسلم، دەبێ بە گوێرەی توانای خۆی ئەوە بکا کە پێغەمبەر کردوویەتی. ئەو جەر ئێمە لە واقعدا شوێنکەوتەی ئەو پێغەمبەرین و هەروەها ئومەتی ئەو پێغەمبەرین سەلات و سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. ئینسان خۆی دڵخۆش کات بە ئەجر و پاداشتێک کە بۆ ئینسانێک هەیە کە بانگەواز بۆ لای خودای پەروەردگار دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من دل على خير فله مثل أجر فاعله، هەر کەسێک ببێتە هۆکاری ئەوەی، هەر کەسێک ڕێنمونی خەڵک بکات، ڕێنمونی ئینسانێک بکات، ببێتە هۆکاری چاکە بە ئەندازەی ئەو کەسەی کە چاکە دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوە چاکەش بۆ ئەو کەسە دەنووسرێت کە بۆتە هۆکاری چاکە، بەبێ ئەوەی لە پاداشتی ئەو کەسەکەم کاتەوە کە چاکە دەکات. ئەو کەسەی کە ڕێنموری کاری خەڵکە ڕێنمونی دەکات بە ئەندازەی ئەوەی کە چاکە دەکات، مادام ئەو کەسە ڕێنمونی کردووە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەجر و پاداشتەکەی وەکو ئەو کەسەیە کە چاکە دەکات. ئەنجا پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ ئەو کەسە کردووە کە یەک فەرمایشت فێر دەبێت، یەک فەرمایش دەزانێت، یەک فەرمایش لەبەر دەکات، ئەنجا لەبەری دەکات و لێی تێدەگا ئیشی پێ دەکات، دوایی دەیگەێنێتە خەیری خۆی. بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ نظر الله امرأ سمع منا حديثا
ڕووی ئەو کەسە جوان و درە و شاوە بێت ئەوە جۆرێکە لە دوعاکردن بۆ ئەو کەسە ڕووی ئەو کەسە جوان و درە و شاوە بێت کە دەفەرمێ سەمیع منا حەدیثەن فەرمایشتێک لە منەوە دەبیستێت لە کتێبێکەوە دەیخوێنێتەوە لە وتارێکەوە گوێی لێ دەبێت ئەنجا فەحەفیظەه ئەو کەسە لەبەری دەکات دەیخوێنێتەوە حتا یوبەلیغەه غەیڕەه هەتا وەکو دەیگەیەنێتە غەیری خۆی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕووی ئەو کەسە درەوشاوە بێت واتە فەرمایشتێکی پێغەمبەری خوا دەبیستێ صلی الله عليه وسلم ئەو فەرمایشتە لەبەر دەکات دوایی دەیگەیەنێتە غەیری خۆی بە هەر هۆکارێک بێ کە ئەو ڕۆهۆکارەکان زۆرن بەبێ ئەوەی کە ئینسان وتاریش بدات بەبێ ئەوەی کە بیخوێنیەوە دەتوانی لە ڕێگاکانی دیکەوە لە ڕێی ئەلکترۆنیەوە بیگەیەنی بە خەڵک لە ماڵەکەی خۆتدا بەبێ ئەوەی کە هیچیش ماندوو ببی دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕووی ئەو کەسە درەوشاوە بێت دەی بەرام ناتەوێ بەر ئەو دوعای پێغەمبەر کەوی ناتەوێ ڕوو درەوشاوە بێت ناتەوێ ئەو دوعای پێغەمبەر بگرێتەوە فەرمایشتێکی پێغەمبەر سنەتێکی ئەو پێغەمبەرە زیندووکەوە ڕای بگێنە بە خەڵکی بگێنە و بەر ئەو فەرمایشتەی پێغەمبەر دەکەی و ئەو دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ گیرا دەبێت ئەنجام بزانین پێغەمبەرمان چۆن بووە صلی الله عليه وسلم کە ئێمە دەڵێن شوێن کەوتەی ئەو پێغەمبەرەین ئەو پێغەمبەرەی ئێمە هەموو ژیانی بریتی بوو لە بانگەوازکردن بۆ لای خودای پەروەردگار هەموو قسەیەکی هەموو کردارێکی هەڵسان و دانیشتنێکی خەم خواردن بووە لە گەیاندنی دینەکەی خەم خواردن بووە لە سەرخستنی دینەکەی بەڵام زۆر موسڵمانی ئەو ڕۆهەیە چەند بێدینە چەند بێخەمە لە بەرامبەر دینەکەیدا برام چەندە بێخەمە هیچ خەمی نییە لە بەرامبەر دینەکەیدا تەنها نوێژ و ڕۆژووی خۆی دەکات بەڵام خەمی سەرخستنی دین و بانگەواز و بڵاوکردنەوە و سەرخستنی دینەکەی نییە کە ئێمە مادام ئومەتی ئەو پێغەمبەرین دەبێ پێغەمبەر چی کردووە ئێمەش ئاوا بکەین با تەماشاکەین قورئان دەفەرمێت فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا أي پیغمبر صلى الله عليه وسلم خريك خود دكوجي خريك خود زور ناراحت دكي لويك بانگواز دكي وخلق إيمانت بينانن لويك بانگواز دكي خلق إيمانت بينانن هندق داخو خفتا هند بينا راحتي خريك خود دكوجي لداخن كاوە دڵدانەوەیەکە بۆ پێغەمبەر یعنی هێندە خۆت سەغڵەت مەکە ڕای بگەێنە ئەوەی کە ئیمانی پێهێنای زۆر باشە ئەوەی کە ئیمانیشی پێنەهێنایی زەرەر و زیانەکەی بۆ خۆیەتی ئەوەشی کە ئیمانت پێدێنێت قازانجەکەی بۆ خۆیەتی واتە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەمیشە لە خەمی ئەوەدا بوو ئەو دینە بڵاو کاتەوە دەی بەرام ئێمەش کە شوێن کەوتەی ئەو پێغەمبەرین کە ئومەتی ئەو پێغەمبەرین بزانین تا چەندە ئێمەش خەمی ئەو دینەمانە خەمی سەرخستنی ئەو دینەمانە بزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتێکدا کە خەڵک دەهات بۆ حەج دەیفەرموو من یؤوینی من ینصرنی کێ دەمحاوێنێتەوە کێ سرم دەخات و پشتگیریم دەکات و پاڵپشتیم دەکات حتى أبلغ رسالة ربي تاوەکو پەیامی پەروەردگارم دەگێنم ئەنجا وله الجنة ئەو کەسەی کە پشتگیری پێغەمبەر دەکات لەسەر گەیاندنی بانگەوازی خوایی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسە بەهەشتی بۆ هەیە برام خۆ هەر هەوەنتە نییە برام ڕاگەیاندنی دینی خوای پەروەردگار و بانگەوازکردن لە پێناوی دینی خدای پەروەردگاردا پێغەمبەر فەرمووی بەهەشت بۆ ئەو کەسە هەیە کە پشتگیریم دەکات کە سرم دەخات کە لە پشتمەوەیە پاڵپشتیم دەکات بۆ ئەوەی پەیامی پەروەردگار بگێنم ئەو کەسە لە بەرامبەردا بەهەشتی بۆ هەیە دەی برام ناتەوێ بەهەشتت بۆ هەبێت ناتەوێ ئەی گەنجی بەڕێز بچیە بەهەشت بەهۆی بڵاوکردنەوەی دینی خوای پەروەردگار بەهۆی خۆمخۆری لە دینی خدای پەروەردگار دەی برام کێ هێنێ بستە ئەو بەهەشتە خۆشە و ئەو ناز و نیعمەتەی دەی بەچی دەبێ برام بەچی دەچینە لای پێغەمبەر و بەچی دەگەینە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوەی بانگەواز لە پێناوی دینی خدای پەروەردگاردا بکەین برام بزانە نوح پێغەمبەر 950 ساڵ بانگەوازی لە پێناوی دینی خوای پەروەردگار کرد بێتاقەت نەبوو نەیوت ئاخر کاکە خۆ خەڵک باش نابێ وتاری چیان بۆ بدەم ئاخر باسی چیان بۆ بکەم خەڵک بە قسەم ناکە ئەتۆ ڕای بگێنە ئەرکی خۆت جێبەجێ بکە خەڵک چاک بوو خێر عەلا خێر چاکیش نەبوو ئەوە تاوانەکەی لەسەر خۆیەتی
یوسف پێغەمبەردا لە سجندا یوسف پێغەمبەر لە سجندا داوە و بانگەواز دەکات دوو کەس دێنە لای کاتێک کە پرسیاری لێ دەکەن دەست دەکا بە دەعوە و بانگەواز و باسی تەوحید بۆیان. ئیبن تەیمیە لە سجندا کاتێک خەڵکێک دەبینێ کە عرق دەخواتەوە و هەندێک سیفەتی ناشیرنی هەیە دەست دەکا بە بانگەواز و نەسیحەت و ئامۆژگاریان. ئیمامی ئەبوو بەکر و ئیبن مەسعود لە کاتە ناڕەحەتیەکاندا بانگەوازیان لە پێناوی خوای پەروەردگاردا کرد. لە کاتی ناخۆشی و کە موسڵمانان دەسەڵاتیان نەبوو تووشی ئەشکەنجە و ئازار بوون هەموو هاوڵێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر باسی ژیان و ئەگەر باسی سیڕەی بکەی دەبینین هەموویان ژیانیان بریتی بوو لە دەعوە و بانگەواز برام. بۆیە زانست و کردەوە و دەعوە و بانگەواز سێ حەقیقەتی یەکڕون برام. هاوڵانی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەموو ژیانیان بریتی بوو لە سەرخستنی دینی خدای پەروەردگار لە بانگەوازکردن لە پێناوی دینی خدای پەروەردگاردا برام. ئەی با ئێمەش ڕوو لە خۆمان کەین ئەوڕۆ، ئەی با ئێمەش پرسیار لە خۆمان کەین برام ئەوڕۆ تا چەندە پێمان دەکرێت لە پێناوی خوای پەروەردگاردا بانگەواز دەکەین و خەمی دینی خدای پەروەردگارمانە. تا چەندە مامۆستایە کاتێک کە دەرس دەڵێتەوە باسی فەرمایشتێکی پێغەمبەر بۆ قوتابیەکانی دەکات، خۆڕەوشتێکی جوانیان فێر دەکات. تا چەندە هەر کەسێک کە لە هەر مەرحەلە و لە هەر دەستی لە هەر ئیش و کارێکدایە خەمیەتی فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بخوێنێتەوە. برام هەمومان بەرزیارین بەرامبەر بەو دینە. ڕاگەیاندنی دین برام خۆ هەر لەسەر ئینسانی مەلا نییە، هەر لەسەر وتار بێژ نییە، بەڵکو لەسەر هەموو موسڵمانێک پێویستە بە ئەندازەی توانای خۆی مادام ئومەتی ئەو پێغەمبەرەیە، مادام شوێن کەوتەی ئەو پێغەمبەرەیە دەبێ خۆی بە بەرپرسیار بزانێت لە بەرامبەر ئەو دینەدا برام. هاوڵانی پێغەمبەر وابوون صلی الله علیه وسلم بۆیە خدای پەروەردگاریش لێیان ڕازی بوو. با چەند بەسەرهاتێک باسکەین بزانین ئێمە لەکوێی ئەو بابەتە داین. گەنجێک لە ئەفریقیا ناوی ئیبراهیم کەڕاسیە توانای نییە بە گوێدرێژێک هەڵساوە دوو موکەبەرەی گەورەی لەسەر گوێدرێژێک قایم کردووە بە گوند و شارەکاندا دەگەڕێ و بانگەواز لە پێناوی خوای پەروەردگاردا دەکات. بەو ڕێگایە توانیویەتی چەندین پیا و ئافرەت موسڵمان کات. گەنجێک بە گوێدرێژێک دوو موکەبەرەی گەورەی لەسەر داناوە بە گوندەکاندا دەگەڕێ و بانگەواز لە پێناوی خوای پەروەردگاردا دەکات. ئەی ئێمە برام ئینسانی وهەیە لە ماڵەوەش خەمی نییە فەرمایشتێکی پێغەمبەر بڵاو کاتەوە صلی الله علیه وسلم. پێی دەڵێ وەرە دەرسێک بخوێنە شارەزا بە کوڕە دەڵێ زا بۆ چیەتی بعد شارەزا زیاتر نەبم بارم قوڕستر دەبێت. دەی برام ئینسانی موسڵمان وا ناڵێت برام ئینسانی موسڵمان دەڵێ با تێبگەم باوەکو خەمم دینی خدای پەروەردگار بێ بۆ ئەوەی پاداشت و بەهەشتم بۆ هەبێت. ئەوە موقفی ئینسانی ئیماندارە برام. گەنجێک ئەوەی توانیوە بەڵام ئێمە تا چەندە توانیومانە خۆمان بە بەرپرسیار بزانین لە بەرامبەر دینی خدای پەروەردگاردا. چەند موسڵمان هەیە ئەهلی مزگەوتە بەڵام هیچ خەمی دینی نییە، سەرکەوێت سەر نەکەوێت خەڵق قسەی پێ بڵێت لە هەر مەرحەلەیەکدایە دەتوانێت ئاەت بخوێنێتەوە حەدیث بخوێنێتەوە دەتوانێت بانگەواز کات بەڵام خەمی نییە و هیچ شتێک ناکات. دەی ئەوە چۆن ئینسان دەتوانێت بڵێ ئومەتی ئەو پێغەمبەرم؟ چۆن لە ڕۆژی قیامەتدا دەتوانین چینە لای ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم؟ دەبێت شوێن کەوتەی پێغەمبەر بین، ئەوەی پێغەمبەر کردوویەتی ئێمەش ئەوە بکەین برام. پیاوێکی ئاسایی بزانت چۆن دەعوە و بانگەواز دەکات. ڕەنگە هەندێک کەس بڵێ مامۆستا ئاخر جا من خۆ خوێندەواریم نییە چۆن بانگەواز بکەم. ڕەنگە هەندێک کەس بڵێ ئاخر کاکە من شەرم دەکەم قسە بۆ خەڵک بکەم. هەموو کەسێک دەتوانێت بە پێی توانای خۆی بانگەواز بۆ دینی خدای پەروەردگار بکات. پێغەمبەر دەفەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە، ئەگەر تەنانەت یەک ئایەتیش دەزانی لە منەوە ڕای بگەێنە. هەموو کەسێک فەرمایشتێک ئایەتێک شتێک دەزانێ بران بەقەدەر خۆی دەتوانێت بڵاوی کاتەوە. پیاوێکی ئاسایی کە هیچ علمی شەرعی نەدەزانی ڕۆژێکیان گوێی لە وتارێک گرتبوو گوێی لە فەرمایشتێکی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم لەو مامۆستایی کە وتاری بۆ دەدا کە وتاری دەخوێندەوە گوێی لە فەرمایشتێکی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم کە وتارەکە دەیفەرموو لە وتارەکەیدا حەدیسەکەی دەخوێندەوە دەیفەرموو کەلیمەتانی خەفیفەتانی عەلە اللسان. ئەو فەرمایشتەی گوێ لێ بوو لەو بانگ خوازەی کە دەیخوێندەوە کە وتارەکەی بۆ دەدان وتارەکەی دەخوێندەوە ئەو فەرمایشتەی گوێ لێ بوو
کە پێغەمبەر دەفەرمێ دوو کەلیمە هەنە لەسەر زمان زۆر سووک و ئاسانن بەڵام ثەقیلەتانی فی المیزان لە تەرازوودا لە ڕۆژی قیامەتێدا زۆر قورسن. ئەنجا حەبیبەتانی ئیلە الرەحمان، ئەو دوو کەلیمەیە لە لای خودای پەروەردگار زۆر خۆشەویستن. سبحان الله وبحمده سبحان الله العظيم، ياخذ سبحان الله العظيم سبحان الله وبحمده. إمام بخاري أو فرمايشتي روايات كردوا أو دو كلمة كده فرمي سبحان الله وبحمده سبحان الله العظيم لسر زمان زور آسانة بلام لترازو دا زور قرصة للاي خداي پروردگاريش زور خوشويستن. ئەو پیاوەکە گوێی لەو فەرمایشتەی بۆ هەر لە بەرخۆیەوە فەرمایشتەکەی لەبەر کرد و هەر فەرمایشتەکەی دەوتەوە هەتاوەکو وای لێهات کە دەچۆ بازار بانگەوازی دەکەت تەنها بەو فەرمایشتەی هەر کەسێک پێی بگەشتایە دەیفەرموو کەلیمەتانی خەفیفەتانی عەلە اللسان تا کۆتایی فەرمایشتەکەی ئەو فەرمایشتەی بۆ دەخوێندەوە. کە دەچۆ بازار دەچۆ شوێنەکان دەچۆ هەر جێگایەکی ئەو فەرمایشتەی پێغەمبەری لەبەر کرد بوو دەیخوێندەوە و دەعو و بانگەوازی پێ دەکرد. هەتاوەکو پیاوەکە وای لێ هات ڕۆژێکیان نەخۆش دەکەوێت دەچێتە لای دوکتۆر کە عەمەلیاتێکی زۆر گەورەی بۆ دەکەن. لەو کاتێدا کە بەنجەکەی لێ دەدەن و بێهۆش دەبێت دوای ئەوەی کە عەمەلیاتەکەی بۆ دەکەن کە بەخۆی دێتەوە تۆزێک هۆشی دێتەوە بەرخۆی بەڵام هێشتا تەواو بەهۆش خۆی نەهاتۆتەوە. ئەو پیاوە لەو کاتێشدا هەر خەمی بانگەواز بوو. تەماشاکەن بەڕێزان بزانم خۆی گەورە بە چ مەقامێکی دەگەیەنێت. لەو کاتێشدا یەکسەر چاوی هەڵهێنا و بە دکتۆرەکەی گوت دکتۆر کەلیمەتانی خەفیفەتانی عەلە اللسان تا کۆتایی فەرمایشتەکەی بۆ خوێندەوە. گوتی دوو کەلیمە هەن دوو وشە هەن کە زۆر ئاسانن لەسەر زمان بەڵام لە تەرازوودا زۆر قورسن لەلای خودای پەروەردگار زۆر خۆشەویستن. ئەو دکتۆرە موسڵمان نەبوو نەیدەزانی ئەو پیاوە مەبەستی چییە و دەڵێت چی. گوتی دکتۆر قسەیەکم هەیە. گوتی قسەکە چییە؟ یەکسەر فەرمایشتەکەی بۆ دکتۆرەکە خوێندەوە. یەکسەر دوای ئەوەی کە فەرمایشتەکەی خوێندەوە یەکسەر پیاوەکە گیانی دەرچوو چووە بۆ لای خودای پەروەردگار و مرد و گیانی دەرچوو لە عەمەلیاتەکەی دەرنەچوو. ئەو دکتۆرە لە دوای ئەوەی کە گوێی لەو پیاوە بۆ ئەو فەرمایشتەی خوێندەوە یەکسەر چوو لە فەرمایشتەکەی کۆڵیەوە خوێندیەوە گوتی بزانم ئەو فەرمایشتە چییە. دوای ئەوەی کە لەو فەرمایشتە دەکۆڵێتەوە بەهۆی ئەو فەرمایشتەوە ئەو دکتۆرە موسڵمان دەبێت. ئەنجا دوای ئەوەی کە موسڵمان دەبێت دەچێت عیلمی شەرعی دەخوێنێت. ئێستا ئەو دکتۆرە بوو بە یەکێک لە بانگخوازەکان نەک هەر موسڵمان بوو بە ئینسانێکی بانگخوازی زانە. لەسەر دەستی کێ برام؟ لەسەر دەستی ئینسانێکی ئاسایی. بەهۆی چی برام؟ بەهۆی یەک فەرمایشتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. دەی پێغەمبەر وەربگرێت بۆ تۆ لە حوشتری سوور باشترە، بۆ تۆ لە دنیا و لە هەموو دنیا باشترە. دەی برام بەهۆی چی؟ بەهۆی یەک فەرمایشت، بەهۆی ئینسانێکی ئاساییەوە. جاری وا هەیە یەک قسە دەبێتە هۆی هیدایەتی ئینسانێک، دەبێتە هۆی هیدایەتی گەنجێک، بەڵام ئێمە جاری وا هەیە وەکو پێویست بیری لێ ناکەینەوە. دەی ئەوەتانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت نەظر الله امرأ سمع منا حديثا ڕووی ئەو کەسە درەوشاوە بێ کە یەک فەرمایش لەمنەوە دەبیستێت ئەنجا لەبەری دەکات و دەیگێنێت ئەو کەسە مرد و ئیشەڵڵا یەکێکە لەو کەسانەی کە ڕووی درەوشاوە جوان دەبێت بەهۆی ئەوەی کە فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگەیەنێت. ئەی با ئێمەش بران پرسیار لە خۆمان بکەین لەکوێی ئەو بابەتە داین و تا چەندە بەو شەوازەیە خەمخۆری دینەکەمانین برام. با گوێ لە بەسەرهاتێکی دیکە بگرین لە کۆتاییدا ئافرەتێکی ئاسایی دەبێتە هۆی هیدایەتی چەند کەسێک، دەبێتە هۆی موسڵمان بوونی چەندان کەس. لەبەرچی؟ لەبەرەوەی دڵسۆزە و خەمیەتی برام لە پاداشتی هەموو ئەو کەسانەدا بەشدارەکە بەهۆی ئەوەیەوە هیدایەت وەردەگرن. لە مەککە ئافرەتێک هەبوو ناوی ئوم شورەیک بوو. ئەو ئافرەتە خەڵکی مەککە نەبوو، بەڵام کاتێک کە موسڵمان دەبێت خەمی دین و سەرخستنی دین و خەمی بانگەوازی خوایی لەبەر دەبێت. ئافرەتێکی دڵسۆز ئینسانی ئیماندار ئەگەر موسڵمان بوو حەقیقەتی بە تەواوەتی وەرگرت بەڕاستی بەخۆیەوە ڕەوا نابینێت، ئیمانەکەی لێی ناگەڕێت، هەر لە ماڵەوە دانیشێ و خەمی دین نەبێ و خەمی هیچ شتێک نەبێت. خەمسار بێ بەرامبەر بە دینەکەی ئیمانەکەی لێی ناگەڕێت برام. ئیمان جوڵێنەرە،
بەڵام بەو مەرجەی تەواو بچێتە ناو دڵی ئینسان جوڵێنەرە برام، نەک وەکو ئێمە کە ئیمانەکەمان جار بەجارەش نامان جوڵێنێت برام، ئیمان جوڵێنەرە، بەڵام بەو مەرجەی تەواو وەری بگری برام. بۆیە ئەو ئافرەتە دەعوە و بانگەوازی دەکرد. سەرانی قوڕەیش ئەهلی مەکە زۆر ڕقیان لێ دەبەوە، زۆر ڕقیان لێ هەڵدەستا، لەبەرەوەی دەبۆ هۆی موسڵمان بوونی خەڵک و دەعوە و بانگەوازی دەکرد و خەڵکی موسڵمان دەکرد. هەتا وەکو ڕۆژێکیان پێیان گوت بەڕاستی ئەگەر لە کاتێکدا کە تۆ خەڵکی مەکەنی ئەگەر لەگەڵ قەومەکەتدا هاو پەیمان نەبووینایە بۆ خۆمان دەمانزانی کە چی لێ دەکەین، بەڵام لەبەرەوەی کە هاوپەیمانین لەگەڵ قەومەکەتدا کە تۆ خەڵکی ئێرەنی دەتگێڕینەوە بۆ لای قەومەکەت و بۆ شوێنەکەی خۆت لەبەرەوەی هاوپەیمانین لەگەڵ قەومەکەتدا. بۆیە چەند کەسێک لە سەرانی قوڕەیش هەڵدەستن ئەو ئافرەتە سواری وەڵاخێک دەکەن، بەڵام هیچ شتێکی بەسەرەوە نییە بۆ ئەوەی لە ڕێگادا ئەزیەت و ئازاری بدەن. ماوەی 3 ڕۆژ دەڕۆن بۆ ئەوەی کە ئەو ئافرەتە ببەنەوە بۆ شوێنەکەی و بۆ ناو قەومەکەی و بۆ ناو عەشیرەتەکەی خۆی. لەو 3 ڕۆژەیەدا زۆر بەسی دەکەن و نان و ئاوی پێنادەن، تەنانەت لە ئیسراحەتەکاندا بۆ خۆیان دەچوونە بندارەکان و بن سێبەر دەخەوتن و ئیسراحەتیان دەکرد و نان و ئاویان دەخوات، ئەو ئافرەتەشیان لەبەر هەتاو بەجێ دەهێش و دەستیان بەستە بوو. بەرام ئینسانی موسڵمان بزانێت چۆنە ئافرەتێکی ئاسایی برام لە دینەکەی هەڵناگەڕێتەوە، واز لە دینەکەی نایەنێت، واز لە بانگەواز نایەنێت، لە کاتێکدا ئاوا ئەزیەت و ئازاریشی دەدەن بێ باوەڕان. بۆیە ئەو ئافرەتە لە کاتێکدا کە زۆر تین و دەبێت ناڕەحەت دەبێت، خودای پەروەردگاریش پشتگیری بەندەی خۆی دەکات، خودای پەروەردگاریش بەجوابە لەسەر بەندەکەی خۆی برام. بۆیە لەو کاتێدا کە زۆر تینوی دەبێت و لەبەر هەتاو بەجێی دێڵن بۆ خۆشیان لەبەر سێبەر دانیشتون، بە فەرمانی خوای پەروەردگار و بە ئەمری خودای پەروەردگار یەکسەر ئاوێک دێت لە ئاسمانەوە بۆ ئەو ئافرەتەیەدا دەبەزێت، چەند جارێک دەیکەن بە دەم و قورگی ئەو ئافرەتەیەدا هەتا وەکو تێر ئاو دەبێت و ڕووی دەگەشێتەوە. دوایی ئاوەکەی هەمووی بەلاشەکەیدا دەکەن چونکە لەبەر هەتاو بوو زۆر گەرما و ناڕەحەت و تووشی ناڕەحەتی بوو. سبحان الله، کاتێک کە ئەو بێباوەڕەنە هاتن بینیان ئاسەواری ئاو بەو ئافرەتەوەیە لە کاتێکدا کە لەبەر هەتاوە و هیچ ئاوی لەلا نەبووە و ئافرەتەکە ڕەنگ و ڕووی درەوشاوە بوو وەکو بڵێ تێر ئاو بێت. گوتیان ئەوە لە ئاوی ئێمەت بەکارهێناوە لە کاتێکدا کە ئێمە خەوت بووین و ئاگامان لێ نەبوو. گوتی نا وەڵڵا لە ئاسمانەوە خودای پەروەردگار ئاوی بۆ ناردم برام، خوای گەورە دیفاع لە بەندەکەی خۆی دەکات. بۆیە دوای ئەوەی کە تەماشای ئاوەکەی خۆیان دەکەن هیچ کەمی نەکردووە، دەڵێن بەخوا ڕاستە، بەخوا دیارە دینەکەی تۆ لە دینی ئێمە باشترە. ئینسانی وا هەیە بێ باوەڕە، بەڵام کە گەیشتە حەقیقەت دان بە حەقیقەت دادێنێت، بەڵام زۆر کەس هەیە ئەو ڕۆدەگاتە حەقیقەت و دانیشی پێدا نایەنێت. بۆیە کە زانیان گوتیان وەڵڵاهی دیارە دینەکەی تۆ لە ئێمە باشترە، خوای گەورە لە ئاسمانەوە ئاوی بۆ ناردی لە کاتێکدا ئێمە هێندە ناڕەحەتمان کردی، وەڵڵا دینەکەی تۆ لە ئێمە باشترە. نەک هەر ئەوانی دیکەی موسڵمان کردن، ئەوانەی کە لەگەڵیشی بوون خەریک بوون دەیان بردەوە بۆ شوێنەکەی خۆیان، هەموویان لەسەر دەستی ئەو ئافرەتە موسڵمان بوون، دیسان بە یەکەوە چوونەوە بۆ مەکە و ڕۆیشتنەوە بۆ مەکە. برام ئافرەتێک کە خەمی ئەو دینەیە و خەمی بانگەوازە دەبێتە هۆی موسڵمانکردنی چەندان کەس، ئەوانەی کە خەریک بوون دەیان بردەوە بۆ ناو قەومەکەی خۆیان، ئەوانیشی موسڵمان کرد و بە یەکەوە گەڕانەوە بۆ مەکە، گوتیان بەخوا دینەکەی تۆ لە ئێمە باشترە برام. بۆیە ئینسان هەر کاتێک کە گەیشتە حەقیقەت، هەر کاتێک کە ئەو دینە لە ناو دڵ و دەروونیدا ڕەگی داکوتە، بەڕاستی بەخۆیەوە ڕەوا نابینێت کە بێخەم بێ بەرامبەر بە دینەکەی. بۆیە برام هەر کەسێک گەیشتە ئەو حەقیقەتە لە ڕاستیدا ئامادەیە سەری خۆی ماڵی خۆی لە پێناوی ئەو دینەدا سەرف کات بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار. بۆیە لە ڕاستیدا شاعیریش جوانی فەرمووە کە دەڵێت حەقیقەت ئاوایە ڕێسای، حەقیقەت ئاوایە ڕێسای کە پێی گەیشتی بۆی فیدای، سەری لە پێناو دادنەی هەموو شتی بۆ وەلادنەی، کە چوویە نێو پاپۆڕیەوە بە دنیاشی ناگۆڕیەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی ئێمەش وا لێ بکەی کە بچینە ناو بەلەمی ئیمان و ئیسلامەتی و بچینە ناو پاپۆڕ و بەلەمی ئیمان و ئیسلامەتیە و حەقیقەتەوە بۆ ئەوەی بە دنیای نەگۆڕینەوە و لە پێناویدا بژێین و بمرین.
يا ربي خوای گیان ئێمە ژوالێ بکەی کە ئومەتی ئەو پێغەمبەرە بین صلی الله عليه وسلم. یا ربی خوای گیان ئێمە شوالێ بکەی کە بانگەوازکەین لە پێناوی ئەو دینە پیرۆزەی تۆدا تۆش بەهۆی ئەو دینە پیرۆزەی خۆتەوە ئێمە بەرزکەیەوە و ئەو دینەش بەهۆی ئێمەوە بەرزکەیەوە. یا ربی خوای گیان وامان لێ بکەی کە بە ئیمانێکی بەهێزەوە بژین، بە ئیمانێکی بەهێزەوە بمرین، وامان لێ بکەی کە ئەو حەق و مافانەی پێغەمبەر کە لەسەر ئێمە جێبەجێیان بکەین بۆ ئەوەی ڕوومان بێ لە ڕۆژی قیامەتدا بڵێن ئێمەش ئومەتی ئەو پێغەمبەرین صلی الله عليه وسلم. یا ربی خوای گیان هیدایەتمان دەی، عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، وامان لێ بکەی خەممان دینەکەمان بێت لە پێناوی ئەو دینەدا بژین و بمرین، ئەتۆش عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.